بابەتی تەجاوزات بە هیچ جۆرێک لە سنووری پارێزگای هەولێر ڕێگە پێدراو نییە. لە ئەم شەوڕە هێزە هاوبەشەکان و ژووری عەمەلیاتمان دروست کردووە ڕوبەڕووی هەموو ئەو کەسانە دەبنەوە کە بیانەوێ دەست درێژ بکەن بۆ سەر مڵکی گشتی. بەداخەوە دوێنێ شەو لە ناحیەی ڕزگاری سنووری قایمقامێتی قەزای خەبات کاتێک هێزەکانی دژە تەجاوزات چوونە ئەوەی کە ڕێگری لە تەجاوزات بکەن، هێرشیان کرایە سەر کە زۆر بەداخەوە پێشمەرگەیەکی زێرەبانی زۆر بە سەختی بریندار بووە. ئەمڕۆ نەشتەرگەریەکی زۆر گەورەی بۆ کراوە، ئێستاش باری تەندروستی بەداخەوە جێگیر نییە. چەند ڕۆژێک پێش ئێستا لە قەزای خەبات ڕووی داوە، جارێ بێ هەموو شتێک ئێمە بۆ خەڵکی ڕوون دەکەینەوە. ئەو بابەتە پەیوەندی نییە بە هیچ عەشیرەتێکەوە وەکو باز دەکرێ، بەڵکو کێشەی دوو ماڵە. کێشەی ئەو دوو ماڵە بە هیچ جۆرێک ڕێگە پێدراو نییە، پەل بە هاوێژێتن بۆ ئەوەی کە بابەتی خوانەخواستە نەخوازراوی لێ دروست بێت. ئەو هێزەی لە خەبات جێگیر کراوە بۆ پارێزگاریکردن لە هیچ یەکێک لەو ماڵە بەڕێزانە نییە. هەردوو لە هاوڵاتی وڵاتی ئێمەن ئەو کەسانەی هەڵەیان کردووە. ئێمە لە ڕووی یاساییەوە ئیجراعات لەگەڵ کەسەکان دەکەین کە بەشداری ئەو کارە خراپەیان کردووە. تا ئەمڕۆژ ئەو هێزە بۆ ئەوەی بووە کە هیچ لایەک لەو لایەنانە پەلاماری یەکتر نەدەن، بەڵام لە ئەمڕۆوە ئەو هێزە لەوەیە ڕێگا نەدا هیچ یەکێک لەوانە بیانەوێتن بابەتەکە تەشەنە بکەن، واتە دەستکراوە کراون هەر کەسێ هەڵە بکە بیەوێ هەڵە بکاتن ئەو هێزانە ڕوبەڕویان دەبنەوە.